داوا لە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە بکەم لە چەند ڕۆژی ڕابردووە بە خۆشحاڵیەوە پابند بوون، بەڵام کۆمەڵێک لە خەڵکان بەهۆی جژنەکانی نەورۆزەوە بەداخەوە سەرپێچیان کردووە و ئێمە هەموو ئەو سەرپێچیکارانە ئیجرعاتی یاساییان لەگەڵا ئەکەین و ئەو شوێنە گشتیانەشی کە کراونەتەوە مارکێتەکان و ئەوانەی کە ڕێگەپێدراون لەلایەن پارێزگای هەڵەبجە و لیژنەکانی قایم قامێتەوە بە پێی پێویست ئێمە هاوکاریان ئەبین، بەڵام پێویستە ئەوانش پابند بن بە ڕێنمایەکانی لیژنەکانی هاوبەشەکانی قایم قامێت و ئەو ڕێنمایانەی کە لایەن وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆوە دەرئەچێ. وەلێرەشەوە داواکارین کە لە ڕۆژانی داهاتوو زیاتر هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن، لەوانەیە ئیجرعاتەکان زۆر توندتر بکرێتەوە، ئەویش هەمووی بۆ پاراستنی تەندروستی و سەرماڵی هاوڵاتیانە، بۆی هەمومان بتوانین لەم قۆناغەیە بەسەر ئەم نەخۆشیە و بەسەر ئەم حاڵەتی کە بەسەر هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجە هاتووە سەرکەوتوو بین و هیوادارین هەموو لایەک پابند بن. و سەبارەت بەو کاسبکارانەشی کە لە ناو بازارن پێویستە پابند بن بە ڕێنماییەکانەوە ئەگینا ئیجرعات ئەکرێ. بەداخەوە لە شەوی ڕابردووە دەنگۆی ئەوە هەبوو کە ئەزمەی بنزین هەیە کە ئەمە بەداخەوە نازانین ئێمەسە بە دوواداچوونەکەی بزانین کی ئەو دەنگۆی بڵاو کردوێتەوە، دوای بە دوواداچوونمان هیچ ئەزمەیەک نییە، بۆیە هاوڵاتیان پێویستە گوێ لە ئیدارە بگرن. هۆکاری سەرەکی کۆبوونەوەی ئێمە کۆمەڵێک بازرگانی خۆشەویستی سنووری پارێزگای هەڵەبجە لەگەڵ ئیدارەی مەحەلی و پارێزگار و جەنابی قایم قامدا بۆ زیاتر ڕێخستنی هەموو ئەو ڕێنمایانە بوو کە حکوومەتی هەرێم دەری کردووە لە پێناو سەلامەتی هاوڵاتیاندا کە بەداخەوە ڕۆژانە ئامارەکانی توشبوون لە هەڵکشاندایە. ئێمە لێرەوە لە سنگۆی بەرپرسیایەتی و هەستکردن بە بەرپرسیایەتیەوە چونکە وا دەبینین کە یەکێک لەو سێ بەرپرسیارە گرنگەی کە بۆ پاراستنی ئاسایشی خۆراک و ئاسایشی تەندروستی هەرێمی کوردستانە پەیوەندی بە ئێمەوە هەیە، کە یەکێکیان لەوانە حکوومەتی هەرێمی کوردستانە کە جێگەی سوپاسە، جێگەی تەقدیرە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگەی سەرۆکی حکوومەت و هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان لە پێشەنگان لە ڕێنمایەکان و لە گرتنەبەری هەموو ڕەوشێنێک بۆ پاراستنی هاوڵاتیان لەم پەتاو ڤایرۆسە. ئەوەشی ئەمێنێتەوە کە پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە کە داوا دەکەین زیاتر پابند بن و دڵنیایان دەکەینەوە ئێمە وەکو بازرگانانی سنووری هەڵەبجە و هەروەهاوەی وەکو یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان کە لە هەموو کۆگاکانی هەرێمی کوردستاندا لە زاخۆی خۆشەویستەوە هەتاوەکو هەڵەبجە مەوادی خۆراک و کەرەسەی سەرەکی پێویست وجودی هەیە، پێویست بە دڵەڕاوکێ ناکە، دڵنیایی دەدەینە هاوڵاتیان کە بە دەستی خۆیان قەیرانی دەستکرد بۆ خۆیان دروست نەکەن